بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنە دیداری و عزیز و خۆشەویست کەسایەتی خۆشەویست و دیاری شاری سلێمانی کاکەریم سعید تەهاکۆیی ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. کاکەریم کوڕی کەسایەتی دیاری شاری سلێمانی سەعات تاکۆییە و کوڕی خانەوادەیەکی دێرینی ئەم شارەیە، خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەیە و ساڵانێکی زۆر لە ناو بازار کاری بەرگدوری کرد و ئەزمونێکی زۆری لەو بوارە هەیە و کوڕی ناو بازار و یادگاریەکانی سەردەمی زێڕینی ئەم شارەیە. هەوڵ دەدەین لەم بەرنامەیە بچینەوە بۆ بیرەوەرەکانی کاکەریم بۆ ئەزمموی درێژی ئەو و مێژووی بنەماڵە و خانەوادەکەیان. کاکەریم ئەم کاتت باش. زۆر سپاس بۆ جەنابێت، چاومان ڕوون بوو. تەندروستی چۆنە ئێستا؟ شکر بۆ خوا خواوە. فترێک پێش ئێستا نەخۆش بوویت؟ بەڵێ باشترم. ئیشەڵا باشە بیت، هەراوا گەشاوە و جوان زۆر سپاس بۆ جەنابێت. زیاتر بەچیەوە سەرقاڵی ئێستا ڕۆژانە؟ وڵی چۆ سەرقاڵ نیم، جاربارە ڕۆم بۆ پیاسەیەک یا بۆ ئەو دیوش جاربار بۆ دەستەکان خۆش بێ هەر سەرکەوتی دیارە جەنابێت ساڵانێکی زۆر کارت کردوی تر ئێستا کاتی حەوانەوە ئیسراحەتە. ئێوەکو بنەماڵە دیارە بنەماڵەی سعید تەهاکۆیی بنەماڵێکی دیارە لە ناو شاری سلێمانی و یەکێک لە گوزەرەکانی ناو بازار گوزەرێکی دیاری ناو بازاری شاری سلێمانی بەنای باوکتەوەیە. دیارە سعید تەهاکۆیی ئەزانی لێرە کورتەکرێتەوە ناوەکان ینی زۆربەی وایە بۆ بە سەعات تاکۆیی هەموو ناوەکان لێرە کەمەکرێتەوە کورتەکرێتەوە. ڕاست تاهاکەکەن بە تا لەبەرەوە بێ بە تاکۆیی ئەجنا خۆی سعید تاهاکۆییە. زۆر ڕاستە. دیارەوە لە قبتان کۆییە. بەڵێ دیارە ئەسلی باو باپیرانتان لە کۆیە بوون. باپیرت کەی هاتوتە سلێمانی؟ باپیرم لە ساڵی 1994 هاتوتە سلێمانی. بەڵێ لێرە جێگر بوو و تووتنچی بوو، جگەری کوردی تێکردووە. ئەو وەختە دوکانی هەبوو لە ناو بازار لەسەر و دوکانی حاجە حەکریستی قەساب و قالەی کامەلا و ئەمانەوە. ڕاست ئیتر خوا کە سعید پیاوە هەر سعیدی بوو بە تەنیا. کاک سعیدی باوکە دیارە لە 1990 لەدایک بووە. باوکم لە 1990 لەدایک بووە لە سلێمانیە. زۆر ڕاستە خەڵکیێرە بوو. کاتە باپیرت لە سەردەمی عوسمانیەکان لە نهایەتی با بڵێن بەڵێ لێرە بوو لە شەڕی شێخ مەحموود و لەو قات و قڕەی شارەکە و هیلاکەتە. زۆر ڕاست ئەو دەورانی دیوە. باوکە لێرە لەدایکە بێ واتە باوکە لە کوێ لەدایک نەبوو؟ نەخێر. زۆر ڕاستە. جەنابەت ئیتر بنەماڵی ئێوە دیارە هەمووتان لێرە لەدایک بوون. باوکت هەر لێرە ژنی هێناوە. پێما بێ باپیرت ژنی زۆر هێناوە. باپیرم تا حەو ژنی وادانم هێنابێ. لە پێنجەم لە شەشەمیا خوارد سعی پیاوە و ئیتر هەرەوەی بەنەوەی دیارە بەڵام بۆ بە کەسایەتیشی بەناو بەنگەوە تا ئێستش و هەتا شەر ناوی ئەمێنێتەوە کاکێ بێ دەستەکانی خۆشەوە پێم خۆشە بە کۆمەڵێک وێنەی جەنابی باوکت دەست پێ بکەین. کاک سعید تەهاکۆیی هەروەکو سلێمانیڵێ سەعات تاکۆیی ئەمە وێنەیەکی ئەوە. ئەمە وێنەی باوکمە ئیدەوری ساڵی هەشتاکانە کە ڕەسمەن گیراوە. زۆر ڕاستە. بەڵێ وێنەی دەستەکان خۆش بێ. دیارە باوکت کاکێ کەریم چاخانەی هەبووە. بەڵێ لە جادەی مەولەوی. چاخانەکەی کەوتێک شۆ بزەبت؟ چاخانی مەولەوی لەم ئاخریا لە چاخانی مەولەوی جان لە ئەوڵی شار لە چاخانەی مەولەوی بووە. بەڵێ ئێستا لە جێگای بڵێن ئەو وەختە دوایی بوو بە خەڵخانەوەدان جێگای سەیدەلەی کاوە. بەڵێ بەڵێ زمانی ژوو تەوان ڕاست ئەوە لە بیری منانیە تەوان. دوایی وردەوەدا هاتۆتە دەشت تیارەخانەکە. لە دەشت تیارخانەکە دووسێ هۆدەی هەبووە لەگەڵ کەپرێکی تەقریبەن 50 ئەم کەپرا زۆر گەورە بووە. 5 کوپەی ئاوی هەبووە. خەڵک ئاوی لە خواردۆتەوە زەمانە لە کوپە ئاودانراوە. و ئەو جێگای ئەویش ئاخر جێگای سلەیمانی بووە. پۆلیسێکی لێ بووە، ئەمنێکی لێ بووە، مرورێکی لێ بووە، ئەنزباتێکی عەسکەری لێ بووە. ئیتر لەوە بەولاوە سلێمانی نەبووە. دیارە چاخانەکەی زۆر گەورە بووە و جێگەی کۆبوونەوەی خەڵک بوو بۆیە ئەو گوزەرە هەتا ئێستش زۆر پیا و ماقولان هاتوون بۆ ئەوێ خاستن ڕۆژی چوارشەمان وەکو خەلسابەکان
وەکو پیاوە حاجم لافەرجی بەقاڵ و چێ قەساب بۆمانە هاتوون بۆ یاریکردن لە پشتی چاخانەکە خۆیان ڕوت کردوتەوە سێباز و قەڵاقەڵا و ئەم جۆرە یاری کوردیان کردو خۆیان پیاوانی شارە و سەر کوڕانی شاراتون لە چاخانەکە بەڵێ نەک بەڵێ هەم کۆبوونەتەوە هەم یاری کوردەوارەیان کردو و مناڵێک بە دیار جلەکانیانەوە بوو و وەختی کەش دوای ئەوانە پیاوی وەکو شێخ لەتیف شێخ محەممەد خوافریکا و بابا عەلی وەکو شێخ تالێب وەکو ڕەشۆل وەکو ئەمانە هاتن ئێواران وەختی وا بۆمانەوە لە پشتی چاخانەکە سەرەکەوتن کورسی چکۆلە هەبوو چوار پاڵ و ئەیان بر لەگەڵ خۆیان و حتا عادەتێکیشە بوو کە ئەو کورسی هەر کەسێکایی برد ئەوە خۆی بینێتەوە ئەوە قانونەکەی بوو دەستەکانی خۆش بێ ئەمە وێنەی تری هەرجەنای باوکمە بەڵێ ئەوە کوێ ئەو خانوە ئەمە ئەو چاخانەیە نەک چاخانەکە کە پرەکە کەوتوتە ئەم لایەوە لای ڕاستیەوە ڕاست ئەو لایەوە لای ماڵی قارەغا حاج مەلەسایی چونچە لە بڵین ئێستای لە قی چوارکەوەختە ماڵی قارەغا حاج مەلەسایی بۆ ئیتر بینا نەبوو بەم لاوە لەوێ جۆگایەکە بووە کارگەچیەکان لبا و ئەم شتانیان تیاشتەوە باڵدە شتێکە جینا کەواتەوە باوکتە لە بەردەم باوکمە لەبەر چاخانەکە و شاگردەکەشی پاڵیاوە بە دەرگای چاخانەکەەوە کابراژ لە دوایەوەیەتی هەر کاستایی ناوە بۆ خوافی کاویش ئەو جگەرچی بۆش جێری لیا بە ڕۆژ دەبیانی و تا دەوری یەکونی و جگەری هەبوو زۆر ڕاستە دوای بێکەوە چین بۆ جادەی مەولەوی و لێ کۆمەڵە گادەوەری تری ئەو چاخانەی بێکەوە باسەکەین پێما بێتەوە چاخانەیە لە بیرە و ساڵانێکی زۆریش بڵێ ئەمە وێنەیەکی ناوی دایکتە ناوی چی بوو لە چ بنەماڵێک دایکم ناوی شەوکەت بۆ شەوکەت ئیسماعیل موسا ئەوی ژان ئەسڵی کۆیی بۆ چونچە باوکی کە ڕۆشتۆ بۆ شەڕی تورکیاوەمانە لەوێ شەهید کراوە نەگەڕاوتەوە کە لە لای مامەکانی نەماونەتەوە وەکو عومەر ئاغای مەلا موسا و خدراغا و مەلا فەتاح و ئەم سێمامەی هەبووە بەڵام خاڵی لێرە بۆ لە سلێمانی قاراغای عەتار دایشی ئەم قەراری داوە کە بێتە لای براکەی کە خاڵی ئەمەگرێتەوە لە ماڵی ئەوان نابووە هاوسەرگیریەکە بەنسی بوو ڕۆحی شاد بیشەڵە ئەمە وێنەیەکی ئەمە وێنێکی باوکمە لەم خانووی کە ئێستا تیاین لە زاڵی هەفتاکانە کە بە فەرەباری شتۆی لەگەڵە خۆشمی لەگەڵام لە دیوی ناوە لە باخکە گرتومان ڕاستە دەستەکانە خودجار ئێوە پێشوی بێنە ئێرە لە چوارباغ بوون ئێمە لە پێشتا لە چوارباغ ئەو کاتێک کە باوکو چاخانەکەی هەبوو لە مەولەوی ئێوە ماڵتان لە چوارباغ ئێمە لە چوارباغ بوو هەنی ئەوە لە چوارباغ لە دایک بوو تقریبا هەموو مناڵەکانمان هەمووی لە چوارباغ لە دایک بوون ئێوە دوو برا و 6 خوشک بووین هەرە وەختە دوانیان ئەمری خۆیان کردووە لەمە ئاخرێشا لێرە دوای گەڕانەوەمان لە ئێرانوەمانە بڵین دوانی کەشیان ئەمری خۆیان کرد دوانیان ماوە و دوو برا کەمال ڕۆحی ئەوان شاد ئەمە وێنەیەکی کاکەمالی براتە ئەمە وێنەی کەمالی برامە خۆشەویستیمان بۆی هەیە ئێوەی بنیاخوا بژین پێما بێستە بە گەشتێک لە لەندەنە بەڵێ لە دەرەوەی وڵاتە تەمەند درێژ بێ ئینشەڵڵا وەختی خۆی لە هین ئیش کاریەکەت لە نانەوەخانێکیان پێبوو عاشا کە حەمعالی هەبوو مدیری عاشە بوو هەڵەبجەیی بوو باسڵ ئەو وەختە لەوێ ئیشەکە تر دوایی لەمە ئاخریا لە غورفەی تیجارە بوو زۆر ڕاست ئەمە ڕێز و خۆشەویستیمان بۆ کاکەمال لەمە وێنەیەکتری دایکتە مناڵی کێ لەگەڵ دایکمە ئەمە وێنەی خوشکەزایەکمە کە خوشکی گەورەمە ناوی قمری بوو بە ڕەحمەدێ ئەم لەخوای کردووەم کچە لە لای دایکم وەساوە و ڕەسمی لەگەڵ زۆر ڕاستە کۆمەڵێک وێنەی جەنابی باوکتم لەلایە کاک سەعید تەها کۆیی پێم خۆشە سەیریان دیارە لە قۆناغی جیاواز و لە تەمەنی جیاواز وێنەکان گیراوە ئەمەش لە ئاخریا لە ناو باخکار لە ناو باخی ماڵەکەی خۆمانە ڕەسمیمان گرتووە زۆر ڕاست ئەمە شەروێنێکی تری باوکتە دیارە باوک لە سەرەتاوە لە وێنە کۆنەکانە مشکی بەستووە بەس لە ماخیرانەیە مشکی بە ماخریا کردوتی بە جامانە لەبەرەوەی گەرم بوو تەمەنی کە زیابوو ئیتر پێی ناڕەحەت بوو ئەمە شەروێنی باوکمە دیارە لەبەر هەیوانەکە و ئەم خانوویە کە تایە وێنێکی زۆر جوانی باوکت و دایکت بەیەکەوە دیارە مەم ساڵانەی ئەخیرە کاک سەعید پێما بێت لە ساڵی 96 کۆچی دوای کرد بەڵێ کە گەڕاین و لێران دوایەوە بە ماوەیە ساڵ 96 ئەمە لەگەڵ دایکمە گۆپێتی لە حەوشەکە وێنێکی زۆر جوانە
ئەمەش وێنێشی ئەو ساڵانەیە باوکتە و بەفرباریەوە ئەو دوانی تریشیان لەگەڵ باوکمەوە ئەمە خۆم یەکیان خۆمم لەگەڵیا بەفرباریەوە یەکشیان تایەی حاجی ئەمینە ڕەشە کەماڵیان لە کانێسکان بوو کاکتایش لە لای خۆم ئیشێکرد لە خەیاتێکە خەلفەی دوکانەکەم بوو کوڕێکی زۆرێک پێک و ئادام ئەمە شوێنێکی تۆ باوکتە ئەم شوێنە شوێ بۆ شوێچن بێکەوە ئەم شوێنە بۆ دەرەوەی شارە ڕوا بۆ ئەو لای تاڵسۆزەوە پێش تاڵسۆزە کە بگەی لای ئێستای بڵێن گەراجی هینەکان بەڵێ ئەو سیارەی هی باوکت بوو وڵی خۆم چۆن نەیزان لێ خوڕێن چەند وەخت نەقلەیە تێبوو نەیزان سیارە لێ خوڕێن هەر فێر نەبوو نەخێر حەدی لێ ناکرد ڕاست ئەمە شوێنێکی تۆ ئێوە لە ناو بەفرا ئەو شوێنە کوێ ئەم شوێنەش پشتی لای ڕێی تانجەرۆیە لەگەڵ تایری حاجەمینە ئەوش باوکمە لەگەڵیان ئەماش وێنێکی باوکتە باوکمە لە ماڵەوە لەگەڵ ئەوڵ کوورکە خوایەتی بە من ڕەتمان لەگەڵای گرتۆ پێی خۆش بۆ ڕسمەکە بگرێت باوکم تەمەند درێژ بێ ڕۆحی باوکی شاد بێت تاکی چاخانەکەی هەبوو باوکت باوکم چاخانەکەی تا دەوری سا پێنجۆمانە هەبوو کاک تۆفیق ڕێگە بوو چایچی لە لای تینەما ڕەشید لە دیوی چلیەوە ئەو یای بۆ کاک تۆفیقەیش پێ کرد و خۆی لە مەحەلەکە دانیشتن شار محالیشمانە بوو هی نەقڵیاتەکە ئەو وەختە سیارەشمان چونچە بۆ کەرکووگە ڕۆیشت لە وەختانە ئێتر خۆی وازی لە چاخانەکەی ناو هاتە هەر لە محەلەکە دانیشەر بە ڕۆژە چوو لەوێ دانیشت و ئێوارانەگەر نیوە ڕۆگەڕا ئەمە ژوێنێکی جەنابتە باوکت ئەوەی تر شێ لەگەڵتان ئەمە یەکێکیان کاسەڵاحی ناوە مدیری مروری کۆیە ئاوەڵزاوامە ئەی تریشیان کاقاسم بێستانەیە لە هەولێر دانیشێ دۆستی تقریبا 6 ساڵ لەمەوە پێشمان لەبەرەوە حەزم کردۆ ڕسمەکەمان لە ماڵەوە گرت ڕاست دەستەکانە خۆش بێ کاک سعید ینی باوکە جەنایی باوکت لە سەرتا هەشتاکان ئەچێ بۆ لەندەن بەڵێ بە نەخۆشی بۆ نەخۆشی چویا بوو بەڵێ نەخۆش بوو لە بەغا ئیلاجی ناکراوتیان بۆ 3 مانگەژی ئێمەش بڕێرمانە لەگەڵ کەمال کە بیبین بۆ لەندەن تر خوا کردی و بۆی دۆستانەوە شکر بۆ خوا جێبەجێ بوو تر لەو کارەسەر کرا لێ ئیتر ئەمان تیان 3 مانگەژی لە بەغا بەڵامی تر ئێمە کە لە وەختا برمان لەو کاتەشە مەحموبەجی گۆڵی خوا ئافریکا پێک هات بەیەکەوە بە تارەکە ڕۆشون بوون دۆستایەتیان گرتون لەگەڵ یەکە دیارە کۆمەڵی گوێنم لە لای ئەو ساڵانەی جەنابی باوکت کە لەندەنە لەگەڵ کاک ئەو زاواکەی لەگەڵا بوو ئێمەش کەمال لەگەڵا بوو ئەمە جەنابی باوکتە پێما بێمە هەشتاویەکە هەشتاویەکە بەجلی چاوتانتۆڵم بۆ این کرد و یارە تۆ خەیات بێ و ساڵانە من ئەو وەختە خەیات جلانە تۆ بۆ دووری جلم بۆ کردو بۆم حاضر کردو کە لەوەریکە لێر هەرجلی کوردی لێرە ئەیگو چۆنە بێ لە بەریکەم ئەم گول لێوێ خۆکەت لە ناسێ بەڵام بە چاوتانتۆڵەکەەوە ڕەنگە جوانتربی بگو ئەوانیش تەوانجلی چاوتانتۆڵیان لەبەرا بوو زاواکەشی لەگەڵا بوو ئەمە ژەروێنەیەکی تری ئەو کاتانەیە کە دیارە لە لەندەنن کاکەمال و بەڵێ وایە ئەمە لە بەردەمی خەلسەخانەکەیە لەگەڵ داواکەی مەحموود بەگا و باوکم و کەمالە خواڵەفیان وەستاون و بۆ انتزاری مەوعید دەکەن زۆر ڕاستەمەش وێنێکی هەر ئەوە لە لەندەن دیارە کاتە لە نەخۆشخانەیە لە نەخۆشخانەیە لەسەر قەرەوێڵەکە لەگەڵ دکتۆر جەمال یادی بەخێر خوا جەزاباتە زۆر خزمەتی باوکمی کردو لەوێ یارمەتییا و ڕێزی لێگرت زۆر ڕاست ئەمە شوێنێکی باوکت دیارە لەگەڵ پەرستارێکی و کاتێکە لە خەڵخانەکە کە ئەو ئافرەتانەی بەیانیان چون خزمەتیان کردو و یاجلیان بۆ گۆڕیوە هەر لەگەڵ یا بە دەورێ هاتوون عادەتی ئەوێ هەروێنێکی کاک بەڵێ هەروێنەی باوکمە لە بەردەمی خەڵخانەکە بۆ وەختی چوونە ژوورۆ کە مەجال بن کە چێتە ژوورە بۆ خەڵخانە ستایلی جلوبەرگوشتەکەی زۆر جوانوێنی بەرگەکەی هین و هەموویم لێرە لەبەر کردو پڕ بەبەری خۆی و تەواو عینەکەکە و زۆر جوان بۆ دووری بۆی دیار ڕاستە دەستەکانی خۆش ببێنێکی دایکت و باوکتە دیارە ئەمە کۆتاییەکانی تەمەنە ئەمە کۆتایی تەمەنە کە لێرە ئیتر تەمەنیان هین بوو خوا ئافۆیانکە باوکم
ڕسمێکمان گرتن بۆ یادگاری کە بمێنێتەوە دەستەکانە خۆش بێ ڕۆحی کاکسایی شا بە دیارە پیاویشی دیاری سلێمانی بووە هەر ناوی بۆ خەڵکی خۆشیانەویست خاستن کە لە نەشتی یارخانەکە بوو زۆر ئەم شویانە کرد زۆر ڕاستە کۆمەڵێک وێنەی سەردەمی مناڵی تۆم لەلایە کاگێ کەریمجارە جەناب لە 1940 لەدایک بووی هەر لە چوارباغ لەدایک بووم زۆر ڕاستە سەرەتا چوویتە قوتابخانەی ئەیوبی وەکو خوێندن ئەمە تۆی لە تەمەنی گەنجیە لە تەمەنی گەنجیە بڵێ کە ڕسمم گرتۆ چاکەت و پانتۆڵ و بۆین باخۆوار حەزم لە بۆین باخ و جلی کەشخەوە زۆر کەشخە و لە ڕست هەموو ڕسمەکان ئەوە دیاری زۆر احتیمامن بە جلو و بەرگ و کەشخەیەتی داوە لەو ساڵانە ئەنجا ستایلی قشت و سێری کە ئەمە تەسەوڕەکەمەوە پەنجاکان بێت زەمانە قژیان هێشتەوە زوڵفیان بۆ خوارەوە عادەتەن زیاتر بەڵام من حەزم لێ ناکە بیێنمە خوارەوە لای گوێمەوە ئەم تاشی و مەسخەتێکم تێکرد و خژم سایلێکی زۆر جوانی و ساڵانەیە دیارە و پەنجاکانە چاک فانتۆڵ بەڵێ زۆر ڕاست ئەمە ژەروێنەیەکی تری جەنابتە دیارە ئەمە تەمەنێکی گەورەترە بەڵام شتێک دیاتراتۆ خوارە لە 1970 کە گرتومە زۆر ڕاستە دیارە جەنابەت ئەچتە قوتابخانە بەڵام زۆر بەردەوام نابی لە قوتابخانە نەمامەوە تا سنفی دووم خۆم و ئەچتە ناو بازاڕ و دەستەکەی بەکارکردە بەڵام ئەچیەبی بە شاگرد لای کاک عەبدوڵڵا شاگردی خەیاری عاسم بەڵێ بۆچی نشتە لای باوکدە و چاخانێتانە بۆ قەرەباڵغ و حەزم لە چاشێتی ناکرد بەڵام حەزم لە خەیاتێکا کرد زەوخم لەگەڵ یابووم ڕاست لەبەرەوە چوومە لای کاک عەبدوڵڵاویش وەکو کوڕی خۆی قبوڵی کردم وە لە لای بووم لە ماڵەوە کە مناڵیان بوو دەوردە وایان نەزانی کوڕێوانم کە حتا ژنم هێنا هەر لە مناڵۆگە کاک عەبدوڵڵا هەر لە لای کاک عەبدوڵڵا بووم چیتانە دووری و ساڵانە زیاتر ئەو وەختە چاک پانتۆڵێ دوور و قاپوتی پیاماقوڵان ئەو وەختە کە قاپوتیانە درو نەوەگە بەردینێگە بوو پشتەوەی مڕەبع بوو ژێری قماشەکە کە چەند ساڵێکە مایەوە هەڵیانە جێڕایە و قاپوتەکە هەڵیانەوەشان سەر لە نوێ قاپوتەکەیان هەڵی جێڕایەوە و حتا باڵدەچیان پارچێکیان بۆ کرد بە چی پێڵێن یەخە بۆ ئەمە یەخەکەی کە چڵکن بێ ئەویان لێ کردەوەیان شت تر پێوەیانە درۆ بە چوار سوچەکەیەوە حساباتی پشتێکیان بۆ کرد تۆ لێ فێری خەیاتی بووی لای کاک عەبدوڵڵا لای کاک عەبدوڵڵا فێر بووم بەڵام بۆ ساڵێکیش لەو ماوەیە چوومە لای کاک شەیدا بە ڕەحمەوە بێ لای ئەویش دوکانی کاک عەبدوڵڵا لەکوێ بوو دوکانی کاک عەبدوڵڵا لە وەڵا لە جادەی مەولێ لە سەرەوە وەختی خۆی باتە هەبوو لەوێ لە تەنیژ باتەکەو بوو ئەو ڕەحمان بردنەوە زۆر ڕاستە تۆ تاکەی لای کاک عەبدوڵڵا مایتەوە مامەوە تۆ شەڵسەکان ئیتر هینی ئەوم بوو کە حەزم دوکاندانیم و ئەمانە و ئیتر فێریش بوو بووم و بەردیشەوە وردەور دەهینمە کرد بەوەی کە تاوە فێر بم ئەچوومە لای فاتیح و لای ئەمانە خۆت دوکانی خۆت دانا هەر لە جادەی مەولەوی دانا هەر لە جادەی مەولەوی لە دوکانەکانی حەمعالیمە تۆش بەڕەحمە بێ ئەو چون چێسلێ چوار دوکانی خەیات بوو زیاتر خەیاتی ژنان ئافرەتان حتا دیوێکی لەو دیوە هەبوو لەو دوو جادەکەوە ئافرەتان لەوێ هات نەژوورەوە و دەرگایکی هەبوو لە بەینە لەوێ جێگای پراوەی تێکەڵیتان هەبوو لەگەڵ کاک حەمعالیمە تۆش هەر بە مەرحەبا وەکو شاگرد وەستایەک ڕاستەبان چونچە تازەی بووبووم بە خەلفا بەڵام هەر ئەمان گوو بە گەورەکانمان وەستا زۆر وەختە احترامیشی ئەمە وێنەیەکی دیارە و ساڵانەیە کێما بێ حەفتاکانەوە بەڵێ هەروایە کە ساڵی ئەو ساڵان تۆ خەیات بووی دیارە لە جادەی مەولەوی ئەمە وێنێشی کۆنە کوێ ئەو شوێنە ئەمە بەغایە لە 16 تا بیستمان چین بۆ بەغا کە بچین بۆ ماڵی خەدۆرم بڵین سەر ئەو ڕفمان لەو نەقلیاتە گرتووە لەگەڵ کریمی حاجی مەحموود مەشروب ئەمە وێنێکی سەردەمی گەنجی توێ دیارە کۆمەڵێک منداڵ و جەنابتی لەگەڵ ئەمە ئۆتۆمبیل ئەم پیاوە قوربان ئەمە 22 ئەمە جێبێکە ئەو کابرایە ناوی کاک جەبارە بوو شوارە سمێڵێکی زۆر جوانی هەبوو حتا شەو کە نوشت ئەی بەستەوە سمێڵی بە دەسەڵێک ئەوانەی کە لەبەر دەمیشیان ئەوەی ئەو سەریان خۆمم کە کلێتەکەم لە سەرایە ئەوەی دووهەمیان محەمەی یادگارە خەیات کە کۆچی دوایی کرد عەمری خوای کردووە
دوکانەکەی ماوە کوڕەکەی لە سەیەتی ئەوەی جلڕەشەکەیان قایر ئەویژەر خەیات بوو لە ناوبازار دوایی کە لای خۆمانەوە چوە بازار ئەویش هەر کۆچی دوایی کرد و خوافیکە وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ساڵانەوە هەر ماوە لەوەیەکی جوانە تاریخەکە جەبارەش مەشهوریش بوو جەبار دەستەکان ئەمە وێنەیەکی ئێوەی ئەوانە چێن لەگەڵ کاک ئەمە وێنەیە کە وەختی چووی بۆ خێزان پێکۆنی لە ئەمارە بۆ حدودی ئێران بۆ دیارە ئەو وێنانە زۆرن کە بێکەوە چون ئەوەیانمە ئەو قاپت لەبەری لای ڕاست ئەوەی تریان کەریمی حاجی مەحمووە بە پێوە ئەوەی ڕاشاوە فانی لە سپێکە ڕەحیمی حاجی عەلی قەڵازەیە ئەویش لاوم بۆ خۆڵافیکە ئەوەی ئەو لایەن دڵڕەشەکە کامیلی قارەغا عەتارە ئەوژار کۆچی دوایی کردو ڕۆحیان شاد بێ و دەستەکان خۆش بێ ئەمە وێنەیەکی هەر گەنجی دیارە ساڵانی زووە لەو خوارانە گرتومانە زۆر ڕاستە ئەم دوو کەسی شوێن کاک ئەمە خۆمم بە عەسکەری لەگەڵ عوسمانی حاجی غەریبی فاتمە عەرەبە برادەری مناڵیم بوو ساڵی چەند خەڵک بە برایان نەزانین وڵا لێگەچن زۆر لێگەچن موالیدی شلوویەکی نێمە دوکمان ئیتر عەسکەریەکەمان تەواو کرد ڕاست سەردەمی ئەو سیداری من خەیات بووم لە عەسکەریە ئەویش دەلاشی نازانی بەڵام وەستەکەیان برادرم بوو خدری ناو بوو نایواری بوو پێم گوو وەڵا لە وەختی موالیدا بۆ عەسکەریان هێنا سەریان هەڵە پاچنەم و خستی نێبەر دەستی فێری دەلاچی کردنی بەدەلاک ئەمە وێنەیەکی کۆمەڵێک لە گەنجان و کوڕانی شارە گەنجانی کوڕانی شار ئەمە ئەزمەڕە ئەمەی ئەم لایەن خۆمم ئەوەی ناوەڕاست حەمەڕەدان پێگوڕەدا فەیلی ئیتر لە واخریا کە ئێرانەکانیان ناردەوە لە بەغا ئیتر ون بوو دووجار نادیانەوە ئەوی ئەو لاشیان قایری فەقێ عەلیە لە محافەزە لە قەڵەمی محافەزەی شێ ئەمە بۆ سەیران چوونەتە سەرەوە بەڵێ بۆ سەیران چوونەتە ئەزمەڕ بۆ سەرەوە سەروەشیان فایقسمێڵە خەلفەی خۆم بووە ساڵحی حاجی ئەحمەی حاجی حەچاوشینە کوردیەکە ئەوەی ئەم لاین دەستەکان ئەو لاشیان عەبەی عەبدوڵای مەلاکەریمە نایب عەریف بوو دۆستایەتیمان هەبوو دەستەکانە خۆش بوێنێکی جوانە ئەمەش وێنێ هەر کۆمەڵێک لە هاوڕەکانت ئەمە 69 یەکەمیان کەریمی حاجی مەحمووی دووهەمیان عوسمانی ڕەزای عەزەی مەلا ڕەحیم سێهەمیان کەمالی برام چوارهەمیان خۆم پێنجەمیان عوسمانی حاجی غەریب نانی بەیانی لە بازار کە نان لە چاخانە خۆی ڕاست کوڕانی گوزەری ناو بازار ئەمەش وێنەیەکی دیارە ئەمەش سەیرانەی ئەزمڕە کە عینشت لەسەرەوە فایقسمێڵە کە خەلفم بووە عەبدوڵای مەلاکەریب خەلفەی باوکم لە لای باوکم نایب عەریف بوو هەموو گەنجانن کە لەو گوزەرە بەیەک و کارتان ئەوەش خۆمم ئەویشتان ساڵحی حاجە حەچاوشینە و ئەوەش قاری فەقێ عەلی و نەوزادی خاڵە حەمە و خاڵۆزامە ئەو جلستیان ئەمە وێنەیەکی کۆمەڵی کەسایەتیە هەمووتان بێکەوە ساون دیارە جەنابی شتیا پێم خۆش بزانم موناسەبەکە چی و ئەوانە چێن موناسەبەکەمە مدیری بانق و شتەکان زۆر دۆساتیان لەگەڵ حاج جەمالی شانەگەر هەبوو لەگەڵ حاجەماش داوەتێکی بۆ کردن بۆ دەربەنگی خان پشتی خوارەوە لای هینەکە ئاوەکە ئیترەوەی پشتەوەی کاکامیل لە خۆافکایی کاک جەمال خۆیەتی خوالێ خۆی بێ ئەوەیان کە عەلی بوو هەر لە بانقەکەی لای خۆمان بۆ بڵێن جادەی مەولەوی ئەوەشیان مدیری بانکی سەرەوە بۆ ڕەشی ئەبوو فرادیان پێبوو ئەوەی تریشیان جەلالی ساماغا ئەوەی تریان جەلالی ساماغا ئەوەی تریان جەمالی حسەیناغا قەپانچی ئەوەی تریان وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ئەوەی تریشیان تەهاڕاویان پێبوو عەرەبە ئەوەش هەر لە بانقەکە بوو ئەوەی ئەم سەیشیان ئەوە جەنابتی بەڵێ دەستەکان خۆش بێ ڕێز و خۆشەویستیمان بۆ کاک جەلالیش هەیە ئەمە چییە لەگەڵت کاک ئەمە ئێرانە لەگەڵ برادێکە لەگەڵ زۆرمانی لە وێنەکانە سێرم کرد زۆر سەفەری دەرۆت کردووە ینی هەر لە گەنجی ئەوانە لە هەفتاکان لە شتاکان زۆر سەفەری ئێرانم کردووە بە پاسپۆر لە بەغا و بە 2 دینار بە پاس ئەچوون بۆ تاران بەیانی نوێژی بەیان نوێژە کراسوارە بووین
شەوەکە لە ڕێگا بووی شەی دوایی بەیانەکەی دووەم لە تاراندا ئابەردین بە پاس بە 2 دینار بە 2 دینار پاستی سیاحا لە ڕێگا لە زۆر چاخانە لایە و گۆشت و برژان و مەتەمی چاک و ئەم بابەتانە دیارە کۆمەڵی وێنی زۆرت و ساڵانە لە کە چووی سەفری ئێرانت کردو ئەمە پێما بێ کرماشانە قورسانە کە چوین لەگەڵ دۆستەما چوین ڕەسمەکەمان لێگرتووە لەوێ لە تاریخیشی کێوەی بەخۆ منەوە 68 بەڵێ هەڵ ناکەم ئەوەڵ سەفەری دەرەوەم لە 68 بۆ زۆر ڕاستە ئەمە شەروێنێکی تری و ساڵانەیە هەر ئەو ساڵانەیە کە لە تاقورسان لە ئێران گرتومانە زۆر ڕاستە ئەمەش دیارە وێنەیە کە لە سەفرێک بێکەون و ئەمەش هەر تارانە ئەو وەختەم لەسەر کورسی لە ناواوەکە بڵین دانیشتن و خەڵک کاوسمانە لە تەنیشتمەوە لە ناوەڕاستە ئەوەی سەرۆ کوڕێکی ساعتی هەبوو لە جادی مەولەوی لەسەرەوە لای سینەما ڕەشید زۆر ڕاست ئەم تافگەی کوێ ئەم تاگەی ئەمە ئێرانە هەر ئێرانە بەڵێ هەر ئێرانە دیارەمانە ساڵێ عجایبی لێ لەگەر کاوسمان ئەوسمان سەفرێکی خۆشت کرد دیارە زۆر شوێنی زۆر شارگەڕاوی ئەمە ژوێنێکی ترە ئەویش هەر ئێرانە بەڵێ ئەوە کێ لەگەڵت مەحموو ئەو کوڕا یارمەتیان بۆ شتکردین و جاروبار ئەها لە لامان یارمەتیان زۆر ڕاست ئەمە وێنەیە کە سواری فیلم ئەمە کاوسمانە لە باخچەیەکی ئێران باخی حیوانات ئەو داوای کە سواری فیلەکە دەستەکار خۆش بێ دیارە گەشتێکی گەلجاری خۆشتان کردو ئەو ساڵانە ئەم وێنەیەم لە لای پێم خۆش بزانم ئەو پردە کوێیەکەوتی کوردستانەوە لەو لە کانی مانگاوە پردێگەیە بۆ ڕێتێنجون ئەو وەختە وازانم کابرایشی لێ کوژابێک کە حاکم بوو بێ حاکم باقی وا بزانم ینی ئەوە پردەکەی ئەو پردەیە کە بۆ پردەکەی ناوپارێز ناوپارێز بەڵێ ئەوە خۆمم ناوەڕاست ساڵە حاوەی ئەو لە قاری فەقیعەلیە کە چین ئەو ڕسمشمان لەوێ گرتووە بەداخەوە تاریخی پێوەنی ڕاستە دەستەکان خۆش بە دیارە وێنەکان زۆر زۆرن دەستەکان خۆش بێ من پێم خۆشە بێکەوە بچینە ئەو دی و کۆمەڵە گوێنەی خێزانی و ژیانی هاوسەری و مناڵەکانیش ببینین و باسی ئەو بکەین دواتش بێکەوە چین بۆ ناو بازار یاسەیەکی ئەوەیەکی فەرموو کاکەریم دیارە جەنابەت لە دوایەوەی دوکانی خۆتدانی لە سەرتای شەستەکان و ئیتر وردە دەستەکەی بە ئیشی خۆت لە کۆتایی شەستەکان بڕیاری ژیانی هاوسەرگیری پێکبێنین چۆن ئەو بڕیارەتدا لەگەڵ چی هاوسەرگیریت کرد؟ هاوسەرگیریم لەگەڵ ئامادەدایکی باوکما کرد لەبەرەوەی ماڵیان لەو جنوبە بوو باوکی مەمەرکردی لاستیچی بوو بۆی کاری باوکی چوو بوون کار و باوکی چوو بووناوێ ئیتر سەردانی ئێمەی کرد و تیکچەکەم گەورە بوو باشم خۆشحاڵ بوو بۆ بەزەو وتی ئینشاءڵڵا تو دوای کەو گەڕایەوە کوتی کوڕم شتێکی وا هەیە و سەیرێکی ئەوەش کاگەر بە دڵێ بێ ئەوە خەزمەوە کەس منیش لەگەڵ هاوڕێکی خۆما کەریمی حاجی مەحموود چوومە بەغاو لە بەغاوە ڕۆشتین بۆ فەلوجە و ئەو ناوە چون بۆ کەحلە ئەوان ماڵیان لە کەحلە بوو بە بەلەمە چووی بۆ ماڵەکەیان ماڵەکان لەسەر حدودی ئێران بوو ئیتر چوون نێوڕە لێ بوونین بینید وەلحاڵ دیم و گەڕامەوە کوڕەکەی ڕەفیقیشمتی باشترە لەبە وەلحاڵ جارێکی کەس چوومەوە هەمیسان هەر دوایی گەڕامەوە بە باوکم گوتم باش خاتوو ڕووناک ناوی ڕووناک دیارە خوان سیبەکەی کرد و تەمە درێژ من ئینشەڵا بای گەورە بۆ یەکتان بێڵێ لەو ساڵەوەی تر تا ئێستا بەیەکەوەن خێزانێکی بەختەوەری ئینشەڵا ئەمە وێنەیەکی ڕووناخانە ئەمە وێنەی ڕووناکە دوایی بڵین بڕیارمان ناو جلمان بۆ برد تەمانەوەن جلانیان لە بەران نەبوو ئەم جلا شەوەی سلێمانی کوردی ئەوانە بەڵێ ڕاست یارامان هەر خۆیان بنەماڵیان کۆییە ئەوان کۆین بەڵێ بۆ ئیشوکاری باوکیەوە دیارە لەو ساڵانە بەڵێ ئەو لە بەرەوەی مەمکەلی لاستیچی بووە ڕاستە دیارە ئەمە وێنەیەکی کاقار ئەمە وێنەی کاقایرە کە گرتوێتی لەگەڵ مناڵەکانی خۆی و کچی سێهەنی
لەگەڵ مناڵی منە گرتوویەتی دوای زۆر ڕاست ئەمە هەم ئامۆزای باوکت هەم بوو ئامۆزا لە هاوڕێشی باوکمە. بوو. بەڵێ بەڵێ ئیتر زۆر ڕاست. بەرەوە ئەمە وێنێکی توێ دیارە لەو ساڵانەیە کە چووی بۆ لەو ساڵانە کە ئاوەکەیە بەلەمەکە ئەچوونە سەر پشتی بەلەمەکە و ڕەسممانەگە لەگەڵ ڕەفیقەکانمانە زۆر ئەوانەی ڕاست. تیشمان هەر لەگەڵایە و ئیتر دەستەکانە ماڵەوە خۆش بردووە. بێت. ئەمەش وێنێکی ئەو کاتەیە ئەمە ژوێنێکی ئەوکانت کە ئەو بەلەمەکەی کە لای سکانەکەەوە ئەمە کاتێک کەچی بۆ سێ ڕووناخان دوایی کە بە ماڵەوە دوایکە بە ماڵ ئەوەی خوشکم لەگەڵای دایکم لەگەڵایە مناڵەکانم بردووە. یادگاریی خۆشە دیارە. ئەمە ژوێنێکی ئەمە ژوێنی هەرو کاتەیە هەرو کاتەیە کە چوین باوکم بۆ جیلانەوە و ئەوەش سلیقی زاوامە و دایکم و ئەمایتر هەموو کۆبوونەوە خێزایی چون بۆ بە دیاریتر بە دیاری بۆ داوای ژن و بڕیارمان ناوتاڵ دیار ڕێگاکەش ئاوی بۆ بەس ئەبێ بە ئاوا بڕێت. بەڵێ وێنەی هەر خێزانەکەی باوکتەوە لە ناو ئاوە لە ناو ئاوەکەوە خۆیان پێچاوتەوە بەڵام لە ناو بەلەمەکان جێسەری بەلەمەکە ژنهێنانەی تۆ زۆر جیاواز بوو ینی ئاوا ڕۆژ بۆ ڕۆژ قەرباڵەکە و بەناو ئاوا زاوام لەگەڵا بوو. دیارەمە ژوێنێکی ئەو مامۆستایە کە لەگەڵ خۆت بردووتە. باوکم عەزێکی با مامۆستا بەرین ئی خۆمان و لەوێ بەو مارێکردی تر مامۆستا شێخەمین لە بەغای خۆم خەڵکی سلێمانی خەڵکی سلێمانی و دۆستایەتیمانە بوو تێکەڵاوی ئیتر عەرزیم کرد هەز لە گەڵمانە چوین لەوێ مارەمان کرد. ئەم بۆی مارەکرد ئەم بۆی مارەکرد. ئەمە ژوێنێکی مامۆستا لەسەر بەلەمەکە دیارە ئەوەی چی بێ بۆ سواری ئەم بەلەمە بوو. وێنەی مامۆستای کە لە بەلەمەکە ئەڕۆین لە پێشەوەی بچێتە سەرەوە لەگەڵ کردنی دیارە یادگاریی زۆر خۆشە و ڕۆشنتان بۆ ئەوێ بەڕاستی. ئەمە ژوێنێکی جنای باوکتە دیارە هەرو کاتەیە هەرو کاتێ لەگەڵ زاوەکانمان و خزمەکانە و زۆر ڕەداشتی خوشکەدام. بەڵێ مامۆستا ئێوە لەگەڵ ڕووناخان لەم هاوسەرگیری چەند مناڵتان هەیە؟ ئێمە 5 مناڵمان هەیە، 4 کوڕ و کچێک. دەمەند درێژ من ئینشەڵڵا. مەحەمە و ئەکرەم و ساوێن و تەها و ئیبراهیم. کاک تەهات بە ناوی باپیرتەوە ناوناوە؟ ئەو باوکم حەزێکە بە ناوی باوکی ینی باپیری من بە ناوی مام تەهاوە ناویدا چێکیانە بوو مام تەها. دەمەند درێژ من ئینشەڵڵا هەمیان چوونەتە ماڵ و حاڵی خۆیان مناڵەکانن بێتە نادوانیان لێرە سیانیان لە دەروی وڵات. بەڵێ کچەکە لێرێ و لەگەڵ کوڕە بچکۆلەکە برایم ئەوانی تر لە دەرەوەی وڵات. دەمەند درێژ من ئینشەڵڵا ببینیش تۆ ڕووناخان و مناڵەکانت دیارەوە کۆنە زانەکەم و مناڵەکانە وەختە 3 مناڵمان هەبوو. زۆر ڕاستە. ئەم وێنەیە ناوە بەڕەحمە بێبرای خێزانمە شەهید بوو لە یەکی 82. ڕۆحیشات بێ ئەمە ژوێنێکی تۆ ڕووناخان و سیان لە مناڵەکانە دیارۆکاتە تەمەنیان مناڵە ئەوان ئەمە محەممە گەورەکەیانە و ئەکرەم لێرە نییە کچەکەیە و ئیبراهیم. زۆر ڕاست. دەمەند درێژ من ئینشەڵڵا ئەمە وێنەیەشی ئەمەش دایکم و خوا عەفویان کا خەسووم و خێزانمە لە باخەکەی خۆمانە گرتومانە. دەستەکانە خۆش ڕۆحی ئەوان شاد بێ. ئەمە ژوێنێکی تۆ توان لە مناڵەکانە خۆم دوو مناڵمە لە باخەکەی خۆمانە. ئەمە مناڵێک ئەمە نەوەتە یان کچی خۆتە؟ شەکەمە بە مناڵی ساوێن ئەوە هەرە کچەمانە بوو ڕسمەکەیمان گرتو. دەمەند درێژ من ئینشەڵڵا ئەمەش هەر وێنەیەکی وێنەی براژنمە و محەممە کوڕە گەورەکەم و لەگەڵ بوو کە گەورەکەم. دیارە ماشەڵڵا خێزانەکەتان بەختەوەر بن ئینشەڵڵا. نەوەش زۆرە. ئەمە وێنێکی کاکەمال و تۆی دیارە لە دەرەوەیە ئەڵمانیا بووین ئێمە ئیتر کەمالیش لە هۆڵەندە بوو ها بۆ لامان بۆ ماڵی محەممە بۆ ئەڵمانیا تێرەوارە چوین دەرەوە خێزانی و زاواکەی بەڵێ دەستەکان خۆش بێت. تەمەند درێژ من ئینشەڵڵا خوای گەورە بۆ یەکتان بێڵێ ئەمەوێنێکی کاکە ئیبراهیم و خێزانەکەیمە خۆی خێزانەکەی ئەوە ساڵ نیوەکە خێزانی پێگناوە و خوا کوڕێکی ئاوپی. تەمەند درێژ من ئینشەڵڵا ئەمەش وێنەی تۆ دوان لەنەوەکان ئەڵمانیایە لەگەڵ دوو کچی کوڕە ئەکرەم کوڕی دوو هەمم چوونەتە باخچەی. ئەمەش وێنێکی توێ لە ئەڵمانیا لەگەڵ مناڵەکان. ئەمەش ئەڵمانیای لەگەڵ ئاوەڵزاواکەم و خوشکێکم و بووکە گەورەکەم و کوڕە گەورەکەم. دەستەکە وێنێکی تازەی تۆ ڕووناخان بێکەوە خۆم و ڕووناک خێزانم خوای گەورە بۆ یەکتان بێڵێ. ئەمە ژوێنێکی خێزانیە دیارەبووی گلەیمان لێ نەکەن ئەوان زۆربیانی تایە فرێ هەمویان ناکەوین بەڕاستی کەمال و
شڤان ئەمە حەفلەی شڤان بووە زۆر ڕاست بەڵێ لەوە دەستەکانم خۆش ئەمە ژوێنەی ئاهەنگی دەرچوونی یەکێک لە مناڵەکانە لە ساوێن کە جامیان دەرچووە لەگەڵ دایکی و خۆمە زۆر ڕاست ئەمە ژوێنی یەکێک لە ئەمەش کوڕێزاتە یان کوڕەزامە کوڕی برایمە خوایەتی عمری ساڵ و نیوە کە شکر بۆ خوا تەمەند درێژ بوون ئینشەڵڵا ئەمەش کاک جەمال مامۆستا جەمالە و لەگەڵ بووکە دەستەکان خۆش بێوێنەکان زۆر زۆرن دوای نوێنەی خێزانی پێم خۆشە وێنەیە ئەمە لە 23 2013 لەگەڵ مامۆستا جەمال لە ماڵی خۆمان گرتمان دوای نوێنەی خێزانی وێنەیە ئەمەش دوێنەی خێزانیە کاکتەهایە هاوسەرگیری دوای کوڕت کە ژنی هێناوە ئەوە آخر کوڕم کە ژنیێناوە وەلو سێهەمە بەڵام درەنگ ژنیێناوە و لەگەڵ خێزانەکەیان تەمەند درێژ بن ئینشەڵڵا خێزانەکەی و خێزانێکی بەختەوەر تەمەند درێژ بن ئینشەڵڵا خوای گەورە بۆ یەکتان بێڵێ دەستەکانە خۆش بێ من پێم خۆشە پێکەوە بچین بۆ جادەی مەولەوی بەیادی چایخانەکەی باوکت و دوکانی خەیاتێکی خۆت پیاسێکی جادەی مەولەوی بکەیت وەلو عادەتیشە خۆشەویستان پێشەوەی بچینە شەقای مەولەوی وچانێکی کورد وەرەگرین و دواتر لەگەڵ کاکەریم بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێ و لەگەڵتان بەردەوامین لە بەرنامەی وێنەگرافی لەگەڵ کاکەریمی سەعات تاهاکۆیی. کاکەریم جار ئێستا هاتوونەتە ناو بازاڕی سلێمانی ئەمە جادەی مەولەوی و ئێرە و گوزەرەیەکە ناوی باوکتەوەیە. بەڵێ ئەمە محەلەکەی بووی نەخڵاتەکە کە لێی دانیشت ئەم دوکانە ئێستا بۆ دوکانی شوشەچی محەلی باوکێ بوو باوکو لێ دانیشت و سیارەی تەکسی لەلا بوو سیارەی ڕێی بازیان و کەرکوچی لەلا بوو یانش گەلێک کە لەوەرە چاخانەکەی هەبوو ئەمەش محەلیەوە بوو ڕاستە دیارە ئەم گوزەرە ئێستا بەناوی باوکتەوە ناوە بەناوی سەعات تاکۆ چونچە دوکانی لێ نەبووە ئەوە کە هاتۆ تێرە ئەم چاخانەی هەبوو لەم ڕوکنە ئەم چاخانەکە بوو چاخانەی ئێوە یەکەم جار لای تیارەخانەکە بوون لە تیارەخانە چاخانەکە دواتر هاتنە ئێرە هاتینە ئێرە ئەمە چاخانەی ساڵ حەشێت ساڵ حەشێت یەک چاخانە بوو لەم ڕوکنە ئیتر هاتێرە لێ کڕی و کردی چاخانەی یارە چاخانەیەکی گەورە بووە بەڵێ چوار دوکان دوایی گەورەی کراوە لە کابرای خاوەن مڵک وەریگەر کردیمە دوکان ئەمە سەر ڕوکنەکە بوو زۆر باسی ئەومان کرد لە ماڵەوە ئەم چاخانەیە شوێنی کۆبوونەوەی زۆر لە پیا ماقوڵانی ماقوڵانی منتیقەیە هاست من پێم خۆشە باسی هەنێک لەو کەسانە بکەین لەوانە ئەو کەسانجا لەگەڵەوە شاشەویش مەلاسماعیل حەقایەت خوان بوو ئەیهێنا لێرە حەکایەت تێکردبوویان وەقایەتیان خۆنەوە ئەو سەرنجی خەڵک ڕاپێشێ ئەنی وە کۆی کە ئێستا هەیە من پیاوانە هاتنە ئێرە جا لە حەکایەتەکانی مەلاسماعیل جوانێ گرت و باسی قسەی خۆش ئەو بەرەوە نانەوەخانەی لێ بوو کەبابخانە شتێکی خۆش زۆر وردەوەدا هەڵە باڵنان پێما بێ متەسەریفی سلێمانی و عومەر عەلی هاتوۆتە ئێرە ئەو زەمانە عومەر عەلی بوو بە محافزەیە بەڵێ مەتابەکان شەڕێکیان کرد گوایە بەڵێ هێن گرتنی عومەر عەلی بەڵێ ئەو وەختە پیاو ماقوڵ هەبوو ڕشتی شار هەبوو ئەشرافی شار هەبوو ئەعزای بەلەدێ هەبوو چوار نەوع پیا هەبوو پیاوی پیاوانە چوونە سەر عومەر عەلی پیان وتیان ئەوانە بەربە ئەو شەڕەوان نەبووە کە تۆ تێگەی بەڕەڵای کە جیناچی بۆ لای مەلیک پیاخر من محافظ وتی محافظ و پێ دەڵێن بەریە بالفعل زۆریان لێکردوون محافظ بەڕەڵای کرد پێ پیا ماقوڵ قسەی ڕۆژ ئەشرافی شار قسەی ڕۆژ زۆر ڕاستە دیارە ئەمانە دوکان نەبوو هەرو چاخانەیە هەبوو لێرە تر وردە ئەو بەریش خانووی قەدیمی بووی کۆن وردەبەشی خانوەکان وەدەیە لێ گرت و دەرگای بۆ کردی تەختە دەرگایەکان ئەیا بەکرێ خەڵک و وردەوە قەڵەباڵی باسیوت کرد لە هەر لە پەنجاکان شێخ لەتیف کوڕی شێخ مەحموودی حەبیب و شێخ بابە ڕەسوڵ ئەوانی هاتنە لای باوکت بۆ دەشەکە هات ئەوەی باوکت بوون دۆ ساعتیان هەبوو لەگەڵا و شەو هاتن لێ ئەمانەوە بەڵام ئەم مزگەوتی شێخ سەلام زیاتر حاجی ساعی عەلی قوبا بەڕێوەیە برد و خزمەتێ کرد
وتی شخصێکی جەبوو بەرامبەری هاتن بۆ سەرەوە شخصە خەڵک مفەرشیەیە کە دۆ خەڵک عەقیدەی هەبوو بڕوای هەبوو بۆ نەخۆشی لەرزوتا خەڵکەکە باسیوت بۆ کردم کاک کەریم تۆ لە مناڵیە جارێک لەگەڵ باوکت ڕشتووی جنابی مەلیکی کوردستان شێخ محمودی حەفیدی بینی لە ماڵی شێقایری برای ماڵی شێقار لەسەر بەم بەرگرتی گەورەوە نەقتێ بەرەو ژوورە بیتەوە ئێستا گوشتێ باخکراوە لەوێ لەسەر و باخەکانەوە ئەو چاخانەیە دووقاتێکە ماڵی شێقارێ لەوێ بوو ئەو کاتە شێخ محمود لێ دابەزی محمود لێ دابەزی لێوە هاتم ئیتر باوکم خوافیکە لەگەڵ دوو حادرێ منی بردە خزمەتی و دەستیم زیارەت کرد و ئەویش دەستی مبارەکی لەسەرما هێنا و فەرمووی ئینشاءڵڵا ساڵحە دوام درێژە بەینیان خۆش بوو باوکت و شێخ محمود بەینیان خۆش بوو لەوەرەوە دیار بوو پێ بوو سەعارەت تەسکینی بە زمانی ڕەفیقانی و کاتەوە چی شێخ محمود خزمەتکاری لە دەوری بوون تا شتێکەکەی نزدیکیانە کردەوە هەرەو جارە شێخ محمود بینی من هەرەو جارە بە خزمەتی نەگەیم بەڵێ چێتر بوون ئەوانەی کە هاتنە ئێرە و هاوڕێی باوکت بوون باوکت تاکەی لەم چاخانە مایەوە لەم شوێنە لەم شوێنە مایەوەتانەوەکان بۆ چونچە ئیشەکەەوە ئاڕۆیشت بە ناوی خۆیەوە بوو خۆی لە نەخلاتەکە دانیشت چاخانەکەت بە حاجز پەرفێق ڕووی بەڕێوە ڕجارێتر لێرەوە لەم گوزەرەوە هەتا ئاگاتەوە ژێر پردەکە هەمووی بە ناوی ساعتاکۆی لێرەوە ئاگاتە خوارەوە بەڵێ بۆ بەیانی ماسەکە هەر منطقەی ساعتاکۆیە هەروە مەشهور دەستەکان خۆشبەچینە سەر جادەی مەولەوی دوای دوکانی خایەتەکەی جەناب سوسەری کۆمەڵێک ڕەسمەکەی فەرموو کاکەریان جارە ئێستێمە هەر لە شەقای مولوی ناتوانێت تاقیگەی کەمال مختبەر کەمال بە سوپاسەوە بەشەی بەرنامەکە لێرە ڕێکۆردەکەی سوپاس بۆ هەمویان کاکاکۆ و کاکە ئاسۆ من پێم خۆشم بەشەی بەرنامەکە بەمە دەست پێ بکەین باسیەوەت کرد کە کاتی خۆی شێخ لەتیفی کوڕ شێخ محمود هاتا شوێی باوکتێ کرد ئەو ساڵانە ساڵی چلی ئەوە بەڵێ وێنەی ئەوە لەگەڵ دوو پیاوێ گرتوێتی لەسەر کورسێ دانیشتۆ چەک کوشتی بەستۆ قۆناغێکی مناڵیە دیارە گەنجێتی و هاتۆتەوە ڕسمەهینی ئەوە لە هیچ ساڵی باسی ئەوت کرد مام مۆستا دیارە کە شێخ لەتیف هاتە چاخانەکە زیاتر لەگەڵ ڕەشۆڵ و گۆرانی بێژ لەگەڵ ڕەشۆڵ و لەگەڵ شێخ تالبیشی حەمەغەریب و لەگەڵ مامۆستا برای مەحمەد خوافویان کە هەمویان ئیتر بازە وەختی ئێواران درەنگە هاتن ئەمانەوە شەو لە پشت چاخانەکەەوە لە دەشتی تیارەخانەکە هەر لەوێمانە تا بێ کورسیانە مایەوە تا شەو درەنگ و ئیتر گۆرانی و بەزمی خۆیانە کرد و شەو درەنگ کە ڕێگەم گەڕانایەت ئەگەر ڕەشۆڵە زۆر تێکەڵ بوونانی تێکەڵ بوو ڕەشۆڵ هەتا گۆرانی بۆتن جاروبار بەداخەوە لە ڕۆژی ناشتنی ترمی شێخ محمودیش ئەختەرخانی خێزانی تووشی ئەو حادیسێ سەرجن کە شێخ بەرەڵاکەن بۆ تازەی باوش ئەوانیش موافقەتیان نەکرد ئیتر دەنگە دەنگ و خەڵە باڵغەیەگاتۆ تەقە پیا بوو ئەختەری خێزانی ڕەشۆل لەو تەقەیا بەرکەوت و کۆچی دوایە کرد خوافیکە بەداخەوە کاگ کەریم دیارە جەنابەت لە دوای ئەوەی کە ساڵانێک خەیاتە بیلای وەستا عەبدوڵڵا کوشاکرد دوای باسیەوەمان کرد دوکانی خۆتدانی هەر لێرە لە جادی مەولەوی لای دوکانی تەنج دوکانەکانی هەمعالیمە تۆش دوکانێکی وەرگرت و دوکانی خۆمدانە چاکەت و پانتۆڵی پیاوانە دەدووری چاک پانتۆڵ و بەڵامی تر و دەور دەمراخانیشمە درو سارخانی مراخانی و قاپوت و هی پیاوان بەڵاستە چەند ساڵ لەو دوکانە مایتەوە لێرە مامەوە دوکانەکەم هەر ماوە بەڵام خۆم وەکو ئیشکردنی خەیاتی تا 85 لە دوایەوە خەیاتی نەکرد ئیتر و دەودا معمەلی بلۆکم دانا لەگەڵ براکەمە کەمان لەگەڵ کاکەمالە لە تانجەرە و خەریکی ئیشی بلۆک بووین واز لە خەیاتیگەیەنە بۆ عەلی ئەمین دانا و لەو بەرەو دوکانی دانا و وەکو برایەک
ئێستا قەت خەیاتی ناکە یان جل بۆ خۆت نادوێنی؟ نایبینم چاوم نایبینێ تەواو بۆ تەمەن ڕێگان نەخێر. دەستەکان خۆش بێ. لە دوایەوە لەگەڵ کاکەمال دەست ئێنە کاری بازرگانی و کارگەی بلۆگدا ئەنێ. دیارە ئەمە کارگەیشدانا بە ناوی معمل عادلەوە، مەکتەب عادل. بۆچی نازان عادل؟ عادل کوڕی گەورەی کەمال بوو بە ناوی کوڕەکەی ئەوە ناومان کوڕەکەی ئەو. ئەمە کارتی ئەو کاتتانە دیارە ژمارەکانی ئەو کاتژماری تەلەفۆنی ساڵی هەشتاکانەکانمان بۆمان نا بە خەڵک. ئەمەش دیارە ژووری بازرگانی ئەو ساڵانی سلێمانیەکانی ئەو وەختە بۆ ئەو شێوەیە بوو هەشت لە 25 ساڵی 1970 کە دەرمکردەوە بۆ ئەوی غرفەی تیجارە ژووری بازرگانی. بەڵێ دەستەکان خۆش دیارە تۆ لەگەڵ کاکەمالی براتە زۆرینەی ئیشەکانتان هەر شتێکمان هەر بەیەکەوە کردووە. بەڵێ زۆر ڕاستە. من وەلو خەیات بووم بەڵام هەر وەکو یەک ژیانی شکر. دەستەکان خۆش بە کۆمەڵێک بێنم لەلایە کاگێ کەریمداری ساڵی هەشتاکان و کۆمەڵی قۆناغی جیاوازە. بەڵێ ئەم وێنەیە کوێ ئەمانە چێن لەگەڵت؟ ئەمە کوڕێکی بەغاییە حەلی عەزیز دۆستم بوو لە بەغا تەنجاروبار کەوتوونە بۆ شوێنێک بە کۆڕۆشتن بۆ سیاحە بۆ جێگای. زۆر ڕاستە. دەستەکانە خۆش بێ. ئەمە شەروێنەی تۆ دوان لە هاوڕێکانت؟ ئەمە دوان لە هاوڕێکانم ئەمە جەلالی حەمەڕەشی جەلالی حاجی ڕەشی لەگەڵ حاجی ئەحمەدی سەناجیانی معمەلی بلۆچیە بوو لە ڕانیە. ڕاستەوە کوێ؟ ئەمە منتیقەی ڕانیە خۆم لە سەرتا هەشتاکان باوکتە چێ بۆ لەندەن بۆ نەخۆشی لەوێ کەسایەتی دیاری کوردستان مەحموبەیجی گۆڵێ ئەبینێ ڕێکەوت بە کۆڕۆشت ێژەویش نەخۆشە دیارە مەوێنێکی دکتۆر جەمالە محموبەیجی گۆڵەیە کاگوان لەگەڵ کاکەمالی مەحموبەگە خۆعافریکا لەگەڵ دکتۆر جەمال خۆی لەوێ بوو لە خەرخانەکەی و کەمالیشی لەگەڵ چوو بوو کەمالی برام بۆ یارمەتی باوکم. اینجا لەوێ لە هەمان خەستەخانە بوون. دکتۆر جەمال ماڵی ئاوا بێ زۆر خزمەتی کردن و یارمەتیان و پێشوازی لێکردن. ئەمە ژوێنەیەشی ئێوە دیارە لەگەڵ کۆمەڵێک لاوڕەکانت بەفرە دەشتی منتیقەی هینی تانجەرۆ لەگەڵ حاجی یاسینە و لەگەڵ ئەو برادەرە و دیارەمە دوایەوەی کە کارگەی بلۆکەکەتان هەبوو لەوێ پێشترە معمەلی بلۆکەکە. بەڵێ دەستەکان خۆش بێ. وێنی جەنابتە لەگەڵ کۆمەڵی کەسایەتی ئەمێنێ تازەیە ئەمانە یەکەمیانەوەی دانیش خۆمم دووهەمیان ئەو ڕەحمانی لەتیفە ئەو ڕەحمانی لەتیفە دەلاک بوو وەختی خۆی لای نزیک بەلەدیەکە بۆ خوارەوە. دەستەکان خۆش بێ. وێنێکی جەنابتە لەگەڵ یەکێک لە کەسایەتیەکان ئەمە دیارە هاوینە هەواری بێخاڵە بەڵام سێری بێخاڵ ئەو کاتە چۆن بوو کاک؟ بێخاڵ ساڵی هەفتاکان ئاوا ڕوتەن بوو یەک دوو چاخانەی ئاوا کوردەواری لێ بوو ئیتر شتێکی وانە زۆر گۆڕاوڕازێکی زەحمەت کارۆشتە خوارەوە یا بەهاتای سەرەوە. ئەمە ژوێنێکتە دەروی وڵاتە ئەمەیان کوێ شارە؟ ئەوێ بەڵام حدودەکەیەتی کە بە باخیرە پەڕیتەوە لە مەغریب بۆ ئیسپانیا. بەڵێ دەستەکان خۆش بێ. ئەمە ژوێنێکی جەنابتە پێما بێ لە شەنگەهای ژیراوە کاک تۆفیقی حەواچیە کاکەمالی مختەبەر کەمالە کاکەمالی براتە لەگەڵ کەمالی برام لەگەڵ کاکەمالی خۆمان مەسەوەر و ئەمەش بۆ گەشت و گوزار چوونیان بۆ گەشت و گوزار 25 ساڵی 2010 ئەو برادانە ڕەنگە یەشێکیان بوو بێ بەڵام من شەنگەهای لە سین. بەڵێ دوای نوێنەکە ئەمێ پیشانی بم لەم بەرنامەیە. بەڵێ ئەم وێنەی جەنابت و کاکەمالی براتە بێ هەمان بەڵێ هەر شوێنێ لە چێنە برایەتیتان خۆشە دیار هەر لە مناڵی و وێنێتان زۆر هەر بێکەوە بووین ساژە بێکەوە ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە بەهیوای تەمەندەرێژی بۆ ئێوەی خۆشەویست ئەمڕۆ زۆرمانومان کردی کاکەریمجان جێگەی شانازین خانەوادەی ئێوە خانەوادەیەکی جارن پیاوەتی خۆتانە زۆر سپاس بۆ جەنابەت لە بەڵا بە ئەزێتمانداین من عزێتیەوە دروست و گەشاوە بیت لەگەر ئێوە دەستەکان ببورن لە کەم و کوور زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابەت. خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتیشی ئارام بۆ هەموو لایەکتان.